تیۆر چییە؟ بەواتای چی دێت؟ چۆن کاری تیۆری ڕشت بناسینەوە؟ بۆ ئەوەی هەر بەرهەمێک ژێرخانی پتێوی هەبێ پێویستە لە ڕووی تیۆریەوە دامەزرا و تۆکمە بێت. بەپێی دابشکردنەکەی ئەرستۆ لاوشەی تیۆریتیکەڵ هاتووە. زانستی تیۆری ئەرکی گەورەکردنی عەقڵ و هۆشمانە. لاوشەی تیۆریای یۆنانیەوە هاتووە بە مانای ڕوانین یان تێڕامان. فیزیا، فەلەکناسی، فەلسەفە، ماتماتیک لە نمونەی زانستە تیۆریەکانن. ئەمانش ئەو زانستانن کە دەبێت لیان بکۆڵینەوە. پلانە تیۆریەکان لا بنەڕەتدا پێشنیازەکانن سەبارەت بە سروشتی ئەم جۆرە چینانە و پەیوەندیەکانیان لەو شوێنانەی کە ئەم سروشتە کێشەدارە یان نادیارە. ئەم جۆرە پێشنیازانە دەبنە ڕێنمایی بۆ لێکۆڵینەوە بۆ ئەوەی بزانرێت ئایا ئەوان یان کاریگەریەکانیان ڕاستن یان نا. تیۆری هونەری لە ڕێنماییکردنی لێکۆڵینەوەی توێژینەوەدا بە شێوەیەکی بەرچاو کەم و کوڕی هەیە. بەدەگمەن بە شێوەیەک دادەنرێت کە ئاسانکاری بکات بۆ ئەوەی بزانرێت ئایا ئەو کاریگەریانەی ڕاستن یان نا. پرۆفیسۆر ڕیچارد پرینک لە زانکۆی ئۆکسفۆرد دەپرسێت ڕۆڵی تیۆری لە پەروەردەدا چییە؟ ئایا بەدواداچوون بۆ تیۆری لە پەروەردەدا هەمیشە دەبێتە هۆی باشتربوونی پراکتیک؟ بەدیل بۆ تیۆری چییە؟ شیکارێکی نوێی گرنگی گاری تۆماس پێشنیاری ئەوە دەکا کە بەدواداچوون بۆ تیۆری لە پەروەردەدا بەدواداچوونە بۆ کامێرە. ئەم کتێبە سەرنجڕاکێشە لێکۆڵینەوە لەوە دەکا کە تیۆر مانای چییە؟ بۆ هەردوو قوتابی و توێژەر پرسیار دەکات کە ئایا متمانە بە تیۆری پەروەردەیی ڕەوایە یان نا. سەرەتا بە سیرکردنی چی دەست پێ دەکات؟ تیۆری ئەوەیە کە ئەو بەرهەمە چ سوودێکی هەیە و هەندێک کاریگەری تیۆری گرنگ لەسەر بیرکردنەوە و پراکتیکی لە کاری هونەریدا هەیە لی دەکۆڵێتەوە. هونەرمەند و نووسەر دەبێت کارەکانیان لەسەر بنەمای تیۆری بێت. شێوەی بەدیل و سادەتر بۆ ئەنجامدانی توێژینەوە پێشکەش بکەن. شانۆ و تیۆر خوێندنەوەیەکی هاندەرە بۆ ئەکادیمیەکان و توێژەران و مامۆستایان و قوتابیان و هونەرمەندان. لێرەدا باوەڕمان وایە تیۆر بنچینەی دەستپێک و کاری پراکتیکیە لە شانۆدا. ژێرخان و بنەمای دروستبوونی هەر بەرهەمێکی کردداری دەبێت لە تیۆرەوە دەست پێ بکات. ئەم کاتتان باش لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەی شان و ژیان هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ کە تایبەتە بە تیۆریەکانی شانۆ. بەڕێزە لەم بەڵقەیە لەگەڵ میوانەکەمە گفتوگۆکەین، گفتوگویەکی هونەری و هێمن و لەسەرخۆ دەربارەی تیۆریەکانی شانۆ. پێشەوەی باسی بابەتەکەمان بکەین پێمە خۆشە باسێکی کورتی تیۆر بکەین. تیۆر بە مانای تیۆریکەڵی یۆنانی هاتووە کە لەسەر زاری ئەرستۆ بە مانای ڕوانینیان تێڕامان هاتووە و دواتر بوو چۆتە ناو بوارەکانی فەلسەفە و فیزیک و فەلەکناسیەوە. ئەمڕۆ لە زۆربەی بوارەکانە بەکاردێت و بە تایبەتی لە بواری شانۆکە باسی تیۆرەکەین لایەنێکی نادیار و ناڕۆشنمانیێتە بەرچاو. بۆی ئەمڕۆ بە میوانداری هونەرمەندی خۆشەویست دەرهێنەر و ئەکتەری شاری سلێمانی کاک نەهرۆ محەممەد گفتوگوی ئەم بابەتاکەین بۆ هیوای بەتوانی سەرنجتان ڕاکێشین بەلای بابەتەکە. پێشەوەی دەست پێ بکەین پێمە خۆشە سوپاسی ڕێستۆرانت و کافترای مارینۆ بکەین. کاک نەهرۆ بەخێر بێیت و خۆشحاڵم بە ئامادەبوون. سپاس دەکەم، دڵخۆشم بە هاتنت. کاک نەهرۆ من لە هەموو کەسێکە پرسم کێتان بەرنمەیەوە شان و ژیان چۆنە بەلاتەوەکو و ناوی بەرنمەکەمان؟ ڕاستی بێ ئەو وشەیە خۆی هەممی خۆمانە کە شانۆ بێتە بەشێک لە ژیان کەواتە ناوێکی جوانە لە شوێنی خۆشایەتی. هیوادارم ئەو بیر و بۆچوونانێک کە هەمانە لەسەر ئەوە تەڕحکرێ زیاتر. کەواتە تۆ پەیوەندیەکە بینی لە بینی شان و ژیانە؟ بەتەکید و بەشەکە لە ژیان. مادەم وا دیوێک هەیە دایمە دیوێکێ لە ژیانە ئەو دیوە نادیارەیە کە هەموو مرۆڤایەتی لە دروستبوونیەوە تا ئەمڕۆ گوماناویان قەلەقی کردیان دوو دڵی کردو بەرامبەر بەوە ئەپرسێ من بۆ لێرەم دوای ئێرە چی ڕوە لە شانەمان پرسیارانەمان هەیە. ئەبێ ئەمە ئەوە بزانین پێناسەی شانۆ بەپێی توێرەکان هەر توێری و بە جۆرێک یان با بڵێم هەر قوتابخانەیەک بە جۆرێ پێناسەی شانۆەکە. ئەو ڕوانگەی کە من هەمە بۆ شانۆ جمکی ژیانە، جمکە موسایری ژیانەکە. ئەو ڕێگایە ئەگرێت کە هەمان ڕێگای ژیان هەیە بەڵام ئالێتەکەی جیاوازە
کەواتە ئێمە کاتێک کە باسی تیۆری شانوویەکەین ئەو دیوەنا دیارەی چۆن لە ژیانە هەیە و هەمومانەمانوێت پێی بگین بە ژیانێکی کامەڵتر و جوانتر و باڵاتر شانۆش هەمان خەونی هەیە بەتەکیت تۆ لە عالەمە مادێکەوە وەریەکەیت یاساکان تۆ هەمان لاساییکردنەوەکی هەر هەیە بۆ سروشت تۆ لە سروشتی کۆمەڵایەتی مەبەستم لێرە سروشتی کۆمەڵایەتی بەم مەسارە ئەڕواوەڕێەوە تۆش مسارێک وەرەگری لەو مەسارانی کە هەیە لە کۆمەلگایە شانۆکەتی پێ دروستەکەی کاک نارۆ ئەگەر بچینەوە سەر تەفاسیلات و ڕابردووی شانۆ یان وردەکاریەکانی شانۆ ئێمە زۆربەی جارە بینین شانۆ هەمیشە دابش بوو بۆ دوولەت لە تێکیان پێوتر تیۆر بەشێکی پێوتر پراکتیک ئێمە لەم بەرنامە زیاتر سەرسەر لاەنە تیۆریەکەکەین لاەنە پراکتیکی بۆ بەرنمەکانی تر چۆن خەڵکی خۆمان بزانێ مەبەست لە تیۆر چییە یان چۆن تی بگات تیۆری شانووی ئەڵبەتە ئەمە بابەتێکە پێویستی بە پەروەردەکردنە لە قۆناغی سەرەتایی باڵن لە خوێندنگا سەرەتایەکانەوە ئەبێ شانۆ ئامادە بێت لێ ناکرێتەوە با بڵم کۆمەلگایە فێری توێری شانۆی بکەی هەر لە خۆ یان بڵێ بێهودە بچێتە ناو کۆمەلگاوە شتیوان نییە ئەبێ پەروەردە بکرێ و کۆمەلگایە لەسەر کاری شوانە شانۆی ڕێبازەکانی ئەمانە ئەبێ گەلێک دروستکەی کە پەروەردەیەکی ڕاست بینەرێ دروستکەی کە پەروەردەیەکی بۆی تێبگالێ زۆر جوانە کە کەلیمەیە من زۆرم پێخۆشە حەزەکەم و کەسێ باسیکە کە باسی پەروەردەکەی من گەشتم هەمووکو کادرێکی پەروەردەیش لەو مەجالانەیشەکەم ناتوانم دڵخۆش نەبم کاتێکە لەگەڵ میوانێک قساکەم باسی پەروەردە بکە سەراحەت پێت بڵم بە ڕازگویانە من زۆر دڵخۆشم بۆ بەڵام کەواتە کاتێک ئێمە ناچێتە ناو بواری پەروەردەوە واتە ئەو لایەنە تیۆریە کەوەی کەوتما بە مانای کلاسیکێکی واتە تێڕامان یان لێڕوانین یان تێڕامان یان ڕوانین باشە ئەموو ئەم شتانە کە ناتە ناوشانۆکەمەوە کەواتامە پەیوەندی بە چیوە هەیە پەیوەندی بە ڕوئیاشمانە بە دیدگامانەوە هەیە بۆ جیهان بینیمان هێوا هەیە یان چییە؟ ئەگەر تۆزە لەسەر جیهان بینی شانۆ قسەم بۆ بکەیت پەیوەندی بە تیۆرەوە چییە؟ ئێمە جیهان بینی تەسمیەکە تۆزە با بڵێم نەرم و شلە مەتاقی پێڵێن ناتوانین مەقایسەکانی بەتاوی بێنی بەسەر شانۆیان بیچەسپێنی تۆ گرنگ ئەوەیە تۆ لەو محیتەی خۆت لەو ناوچەی خۆت چیان پێ ئەگەیانی چۆن ئەتوانی گفتوگۆیان لەگەڵا بکەیت تۆ ئەگەر ئەم بابەتانە نەتوانی با بڵێم جمهوریە بۆ خۆت دروستکەیت و پەروەردەکەی لەسەر ئوسلوبەکەی خۆت ما ممکن تۆ بەردەوام بوونێک بۆ خۆت دروستکەیت ینی کەواتە تیۆر پەیوەندی هەیە بۆ لایەنەشەوە بەتەکێت توێر فێرکردنی بەرامبەریشە جۆرێتی ئیشکردنی جەنابتە تۆ کاتێککە ئیشەکەی ئەبێ ئەو بینێرە فێرکەیت ئوسلوبەکە و چۆنە ئەو نەزەریانی کە تەرحێکەی نەزارەکانت بەدی ئەکا ئەزانە شێوازی تۆ چۆنە وەری ئەگرێ بینەر بەم جۆرە ستایلی تۆ ئەناسێ ئەو کات بینەری تۆ ملتەزمە بێ لەگەڵ تۆیە کە بەردەوام بێتە شانۆکەی تۆ نەچێتە شانۆیەکی ترەوە زۆر باشە کاتە تۆ تا چەند لەگەڵەوە وای کە تیۆر لە بیرۆکە و شانۆ نامۆی گرێتەوە تا ڕەخنە و خوێنەوەی کۆتایی نمایش بەتەکیدەوە ینی هەموو پرۆسەکان عملێکی مشارەکەی متەلەقی یان وەرگر با بڵێن عملێکی وجدانی عملێکی وجودیە بۆی بتوانی بابەتە هونەرەکە و بینەرەکەی خۆی بەک بکردنەوە ئەو عملی وجواتە ژیانکردنی هەردووکیانە یعنی بەیەکەوە ژنەر بێتە بەش بە بەشێک لە ژیانی خۆی کە باسی منزور ئەکرێ منزور دوو معنای هەیە دوو واتای هەیەکی چەمپێندی هەیە بە تیۆرەوە یەکی چەمپێندی هەیە بە بینینەوەی ڕاستەوخۆ منزوری شانۆیی چەند تەسیری تیۆری لەسەرەواتە کاتێک کە تۆ توێ بینەرەکە و لە شانوویەکە ببینێ وەکوی کە تۆ مەبەستە تا چەند کاریگەری ئەو لایانی لەسەر ئەو لایەنە شارا و نەبینراوەی هونەرمەندەکە کە کار لە شانوویەکە ئاکات تۆ بە منزورێک یان بە تێڕوانین یەکەیتە ناو شانەوە بە تێڕەوانیەک بەخشیتەوە بە بینەرەکەت ئەمە عملیە ئەبێ با بڵێم ئەو بابەتانەی کە پێشکەشی ئەەکەی غەریب نەبێت لە بینەرەکەت سمبلەکانی غەریب نەبێت بێ سمبلی ئەو ناوچەیە بێ ئەو مەنتەقەیە بێ ئەو کۆمەلگایەکی خۆی بێ ئەژی ناهێتە شانەوەکە و تێناگا کاتەمە هۆکارێکشە بۆ تێنەگەشتن کاتێک کە لەهانی تیۆریمان لاوازە بێ ئاسی وشاریمان چی بەسەریێت وشاری تاک باسەکەم وشاری بینەر باسەکەم وەکو وەرگر لاوازی و تێنەگەشتن زۆف نییە لە جمهورەکە زۆفە لە کاری هونەرەکەیە نەیتوانیەوە بگەێنێ ئەگینا هەموو نامەبەخشینێک ئاستی کەسەکان تۆ ئەزانی بۆ کێی ئەنێری
ناکرێتەوە نامەیەک یان ڕسالەیەک باڵێم ئەی بەخشی بۆ بەرامبەرەکەت لە ئاماژەکانی نەگاتە ئەوەی تێی بکات کەواتە لێرە داڕان نییە دروستەکە کەواتە تیۆرەکانی شانۆ کاریگەریەکەن لەسەر ئاستی ڕۆشنبیری تاک و شاری تاکیش کە لە ڕێگەی بەرهەمەکە بۆ یەگوازەمە لە ڕێگەی پەیامەوەگات باتە تۆ بڵی شانۆ بێ پەیامی هەبێت پەیامی هەوێ پەیامەکەیش ناوخۆیی بێ لە واقع نزیک بێت ناگات شتەکان ناوچەیی بێت و لە جەوهەری ئینسانەکانە بێ لە جەوهەری ئەو کۆمەلگایی کە تایەژیت ئەگەر هاتوو شانوێکمان هێنا ڕاستە ئەو پێکاتانی کە بە ڕێزە باسیەکەی هەمووی تایە بەڵام شانوێکی ئەوروپیمان هێنا شانوێکی عەرەبیمان هێنا و لە نمایشێکی ناوچەیی خۆمانە کردمان ئایا شتەڕێکە پێدراونیە لە ڕێگەی تیۆری شانوێ و بێقەنامان ئەلەیە ئێمە باسی ئانیکردنی شتەکانە یعنی بە ئیستاکردنە بە ئێرەکردن بینەرەکانمان لۆ تێبگان بەسی چێ لە ئێستاکردن واتات بۆ ئەو بابەتە ئەی گونجێنی لەگەڵ واقعی خۆتە لە ڕووی زمانە بۆ نمونە با بڵێن زمان بەشەکە لەو بابەتەکەت بۆ تەرجمەی ئەەکەی زمانێکی بێگانە تەرجماکەی بۆ زمانێکی کوردی بابەتەکان تەرحەکانی بابەتە ئەخلاقەکانی یعنی نزیکێتەوە لەگەڵ واقعی ئێمەیە گونجێت من وا تێگەیشتم ئەگەر هەڵە بووم بم ڕاستکەرەوە وا تێگەشتم هەر کاتێک بابەتێک لە واقعی کۆمەڵایەتی ئێمە دوور بوو ئەو شتە لە ڕووی هونەری و کاریگەری لەسەر پەیام دروستەکە و وەکو پێویست ناکاتە بینەرەکان و وەرگرەکانمان شتێنە ناسم ئەنی هەموو هۆکارەکە لەوا کۆبێتەوە کە ئەم پەیامە ئاوا نەگەیشتۆیان لە شتێکی تری شابێ هەبێ لەوانێ شتی تریش هەبێ یانی زۆرە بەس ئەمە جانوێکی گرنگە ئەبێ نزیک بێتەوە من لە بریتانیایان با بڵێن مەسرحی شکسپیری بۆ بەردەوام ئەبێریە لێشی بێزار نابن پرسیارە ینی ئەوان بۆ خۆیان لای خۆمان نمایشی دوو کەڕەت نمایشی کەرەوە بەڵێن ئەم بابەتە بۆ تکرارە بێتەوە بەڵام لە وڵاتانە با بڵێن بریتانیا وەکو تۆ باوەڕت وایە لەو نمایشانی کە لە دەری کوردستانی شەکرێن لە ئەوروپا لە ڕۆژئاوا ئەوان هیچ جۆرە مەلەلێ دروست ناکەن نمایشەکان بۆ توراسی خۆیان وایە بابەتەکە چیرۆکەکە ئەزانن ئەیانەوێت بزانن ئەم دێرهێنەرە چی ئەڵێ ڕوئیای تازەی چییە بۆ یامە بەسێ لە خەڵک بزانێ جیهانبینی و جیهانبینی ئەم کەسە چیە بەڵێ بزانن چی تازایان پێ ئەڵێ مەبەز لەوایە کاتە بەدیوێکە ئەگەر تیۆری شانووی نەبێت شتی تازەش ڕوو نایە تازەگەری و داهێنان دروست نابێ ناتوانانی تۆ تیۆرەکان خۆی هەمووی مێژوویکە خۆی هەیە تۆ بڵم پشتێکە بۆ ئەو دەرهێنەرە بۆ ئەکتەرەکان بۆ شانۆکارەکە پشتێکی بەقۆتەکەم واو لێکە مەسارێکی علمی بڕۆی بەڕێەوە یان ئەکادمی بەڕۆی بەڕێەوە بۆی بتوانین کارێک بکەیت تێیپەڕێنیت و جوانتریش پێشکەشکەیت مەسئولیەتی جەمالیت مەسئولیەتی ئاسان نییە تۆ بتوانانی بابەتێکی جەمالی تەڕقەی بملەتێ بابەتە جەمالیەکان مەسئولیەتە دوو زاراوی گرنگ هەیە بەکارێنا زۆرجی تەرکیزمە ئەکادمیێت و زانستی بوون یان عیلمی بوون ئەوی کە بەڕێستێڵی ئێسەلانە بینەرێکمان هەبێت سێریم بەرنامەیە ماکە و دانیشتۆ بە دیارمانیتر ئا شانۆکاریان ناشانۆکارە حەزەکە بزانێت تیۆر چه حەقی هەیە بەسەر ئەکادمیێتەوە ئەگەر لەڕووی زانستی و چ کاریگەری لەسەر بەرهەمەکە شانویەکانەکە با بڵێم تیۆر بۆ خۆی بابەتێک لە کۆکرا و ڕێنمایی و تەجروبە و ئەمانەیە کۆ بۆ تۆ کە پێوتێت تیۆر بەڵام ئەکادمیێت جێگیر بووە یاساکانی جێگیر بووە واتە تۆ ئەم جیاوازیەی هەیە لە نێوان ئەکادمی و تیۆر ینی جیاوازەکەی لەوایە کە هەنگێ تیۆر بابەتەکانی زۆر کات حەقیقی نییە وەڵام خەیاڵە بەڵامەکرێت تاقیەکرێتەوە خەیاڵە تا چەند لە ئەزمموی خۆتەوە بە ئەم قساویە تۆزە بینینەوە بەناو کوردستانوانە تا چەند هەستەکەیت لە ڕووی تیۆری و کۆمەکی کردی بووی کە تاقیکردنەوەیکی تازە لە نمایشەکان تاکە ئاچی وەکو دەرهێنانیان وەکو نووسەریان وەکو دەرهێنە چونکە تۆ وەکو ئەکتەر لە هەر لەموو بارەکانە ماشەڵە پڕبەرهەمیت و مانوو نەبیت تامنێشێکمانی بینەری تۆم بەسەراحەدیان ڕازوە بم لەگەڵتا هەر نمایشێت توی تیابی چاوم ڕواینی حەزەکەم ئەوم بۆ ڕوونکەیتەوە چەند کۆمەکی کردویت لە ئەزمموی خۆتەوە لە ئەزمموی خۆمەوە زۆر یارمەتیاوم حقایقی شەیە لە ناو کارەکانە کە بەدیم کردووە دەقی غەربی بووە بڵم نمونە ڕۆژ ئاوایی بۆم بەسەوە ڕۆژ ئاوایی دەقی جیهانیش بە کەسایەتێکم بەرجەست کردووە بە دایلۆکێک ڕازینەوە یان
وهو دالوكي كهيتي رازي نبوم لبروي حسب مكرك أما هي منية يعني وكساعتينية أبي بيقور قوريش معناه ونجحتش معناه پشت بچی بس ولو کاتو گۆڕینا من نمونەیە کە توێر واولێکە یعنی شارەزایی تێ لە خۆ تۆ ناچی دەستکاری بکەیت ناچی چکم ئەبعادەکانە خوێن توێر واتە ئەبعادەکانە خوێنیتەوە هەیتۆ سەر ئەوەی کە کارەکەکە یعنی لە خۆ تۆ نایت توێرەکە یانوەتی دەری تۆیە بۆی بەرهەمێکی جدی بەرهەم بێت کاتێ بەر کارکتەرێکەوە تویت بەرامبەرت کارکتەری بەرامبەرت خۆت نا یاخود دەرهێنەر بوویت و یەکێک لە ئەکتەرەکانی کارکتەرێکی بەرجەستە کردووە قەت هەست بۆ حاڵەتە کرد دیالۆگیەکەی هیم کارکتەرە نییە بێ بدرێ بە کەسێکی تریان کەسێکی کە بیڵێ حاڵەتی وا توش بەسەر خۆما هاتوون نەڵم ئەنوکوتەرنا وەکو دەرهێنەر تووشە و حاڵەتە بۆ بێتی یان وەکو نووسەر تووشی بوو بێتی دەستکاری دەقەکەتیان کردە بەیان شتێک ئەکرێتەوە هینەکەی بەپی من بۆ نمونە ئەگەر بتێ ئەو گۆڕانکاریە کەم ئەکرێ لە هینا چکم نووسەرەکە بەخۆی کامڵ ئەم شتانە دروستەکە بێهۆ ئەمە دروست ناکە بەڵام ئەمانە زۆر وردەکارن یعنی وردن لە ناو کارەکەی ئەگەر بەدی بکەیت زۆر وازەحنی یعنی مەگەر لە کاتی کارەکردن ناتوانیت کەشفی بکەیت دەست خۆش کاک نەهرۆجان ئێمە بۆ ئەم بابەتە کێسەقم تۆ گفتوگوی لە بارەوەکیمەوە ڤیددیۆشی کە پێشووتر بینیمان ئەچین نابڕێکمان هەیە ئەچینە لای ڕێی بۆچوونی هاوڵاتیانمان وەرگێتەوە خەڵکی ئەوانی کە شانۆکار نین بزانی دەربارەی تیۆر و تیۆری شانوی چیمان پێڵین و ئەگەڕێنەوە بینەرانی عزیز و خۆشەویست دوایم ناوبڕا گەڕێنەوە فەرموو سەرەتا و دەستخۆشتان دەکەم زۆر سپاس بۆ پرسیارەکەت بەڵام دەکرێت جیاوازی کۆمەڵگا لە ڕووی ویستنی زانیاری دۆزینەوەی زانیاری سەبارەت بابەتە جیاوازەکان جیاواز بێت خاستان بابەتی هونەری و دایبەتر بابەتی شانۆیی کە خەڵک لەوانەیە کەمتر ئێستا گرنگی پێ بدات لەگەڵ ئەوەدام کە دەکرێت کتێب هەبێ بۆ ئەوەی خەڵک سوودی لێ ببینێ ئەوەی کە لە بوارەکەدا ئیش دەکات خۆی تێدا بەرەو پێش بەرێت و کەسی شارەزا لەو بواری هونەری و خۆ لە بواری شانۆگەریدا بتوانن بیرۆکە و ئایدیاکانی ئەم کەم بنووسین و بڵاو بکرێتەوە بەڵام دۆزینەوەی خوێنەریش بە هەمان شێوەی نووسینی کتێبەکە گرنگە کە لە ئێستادا توانم بڵم لە کوردستاندا خوێنەر کەم بووەتەوە حتا نووسەریش بۆی دەکرێت لە ڕێگاکانی دیکەوە لە ڕێگای سۆشیال میدیاوە یاخود لە ڕێگای کورتە فیچەرەوە خەڵکی دیکە ئاگادار بکەینەوە سەبارەت بە بابەتی شان یاخود گرنگی شانۆ لە هەرێمی کوردستاندا بەڵام لە ئێستادا دەکرێت تەرکیز بکرێتە سەر بابەتەکانی کێشەی گەنج تەرکیز بکرێتە سەر بابەتە پەروەردەیەکان و خزمەتکردن بە بوارەکانی دیکەی کۆمەلگا بەڵام بەمان شێوە بەڵێ پێویستە گەر ئەوی شەوێت لە کۆمەلگادا کلێنی خۆی هەیە و فەڕای خۆی پڕ دەکاتەوە طبعا تیۆری شانۆیی هەروەکو ئێمە تێگەیشتین باسکردنی یاخود ڕوونکردنەوەی چەند شتێکە کە مەسەلەن بە عەمەلی کراوە کە لە کتێبەکاندا زۆر جار بۆمان باز دەکات کە چۆن کەسێک شتێکی ئەنجام داوە لە ڕێی ڕوونکردنەوە بە نووسین بە خوێندنەوە کە بە تیۆر بۆمان باز دەکات بوون ئەو کەسە شتێکی کردووە طبعا کە لێرە وەک ئێمە سیرمان کردووە و زۆر لە کەسانی کە لێرەشن لەوانەیە وشەی تیۆری شانۆیی زۆر کەم بیسپێتیان زۆر کەم لەسەری بەدووی کەوتن و کتێبی تیۆری شانۆی وەکو خۆم کە باسی ئەویان کرد کە تیۆری شانۆیی هیچ کتابێکتان دیوە لەسەری وەک دەڵێ هیچ کتابێکم لەسەری نەدی بوو هەست دەکەم کە کەسێکیش بەدوو ئەم جۆرە کتێبانە بکەوە تا تیۆری شانۆیی و تێگەیشتن و خوێندنەوەی چەند دقێک کە باز لە ڕەفتاری کەسانێک دەکات هەست دەکەم کە بتوانێت ئاستی ژیری کەسەکان و تاکان بەرەو بەرزی ببات هەروەها وەک ئەوەی کە زانی بێتم دەربارەی وشەی تیۆری ئەو وشەیە وەکو شتێکە کە پێچەوانەی کرداریە واتە عەمەلی نەظەری پێچەوانەی یەکن عەمەلی و نەظەری پێچەوانەی یەکن هەروەها وەک سیرمان کردبێ کتێبەکانی تیۆری شانۆیی لە ئەم کتێبخان لە ئەم پێشانگا جوانەدا هیچ کتێبێکی ئەوتۆمان نەدیوە کە باسی ئەوە بکات یاخود ئەگەر هەش بێت لەوانەیە زۆر کەس بە دوای نەکەوێت هەروەها هەستیش دەکەم کە زیاتر بە دوای ئەم جۆرە کتێبانە بکەوین یاخودمان هەوێ ئەم شتانە بخوێنینەوانێ ئاستی ژیری تاکان بەرز دەبێتەوانێ و سوودی زۆری لێوەردەگرین زۆر پێویستە گەنجانمان و یاخو بڵین هاوڵاتیانی کوردستان بەگشتی سلەیمانی بە تایبەتی خەڵکەکەمان حەزەکەین ڕووبکەنە بەشی شانۆ یعنی شانۆ یەکێکە لەو بەشانەی کە لە ناو کۆمەلگادا زۆر گرنگە
پێویستە زۆر گرنگی پێ بدرێ و پەرەی پێ بدرێ. ئێستا ئێمە ئەمڕۆ هاتووینەتە لەو بەشانەی کە کتێبی تیادانراوە ئەوانە سەرەکەین لەسەر شانۆ زۆر کەم نووسراوە. ئێمەش حەزەکەین کەوە شانۆ لە کۆمەلگاکەمان کۆمەلگای کوردەواری شانۆ زۆر گرنگی پێ بدرێ و پێویستە کەوا خەڵک بە گرنگەوە تەماشای شانۆکە، چونکە شانۆ یەکێکە لەوانەی کەوە کۆمەلگا بەرەو پێشخستنە ڕوە. کۆمەلگاکەمان پێویستی بە شانۆ هەیە، لەبەرەوەی شانۆ یەکێکە لەوانەی کەوە کۆمەلگا بەرەو سەرکەوتن و بەرەو نافینی خەڵکەکان کە لە کۆمەلگادا یەکتر بناسن، یەکتر بیر لە ڕۆشنبیری بکەنەوە، بیر لە خوێندنەوەی کتێب بکەنەوە، پێویستەکەوە زۆر گرنگی بە بەشی شانۆ بدرێ لە کۆمەلگای کوردەواریماندا. بینەرانی بەڕێزاتینەوە خزمەتان بۆ بەردەوامبوونی بەرنامەکەمان. کاک نارۆجان تۆش بەخێر بیت، تۆمانومان کردین. کاک نارۆ لەو ڕاپرسی کە بینیمان خەڵکی تیاڵە هەر نازانم تیۆر چییە، هەر نازم تیۆری شانووی چی و بۆچی باش. تۆ ڕای چۆنە لەسەر ئەمە؟ خەلەلەکە لەکوایە، هەڵەکە لەکوایە، کەم و کوڕیەکە بینی نایبینی؟ خەلەل لای ئەو نییە، ڕاستیوێ تیۆر نازانێ هەمی ئەو نییە بێت، هەر نازانێ وشەکە یانی چی؟ هەر ئەوە عیلاقەی هەیە بە ڕۆشنبیری خۆیەتی. تۆ مەسئولی ناکە بێت توێری شانوێی بزانێت، توێر بۆ خۆی معناکەشی نەزانێت. تۆ بینی خۆم بە شانۆکاری شێ نایزانێت ئەزانێت نەڵدەری مەسرحی مەسەناڵە تیۆریشە لە ڕاستی ئەوی کەمە پێڵین تیۆر تیۆرە، بەس بە کوردیەکەی ئێمە چی بەکاربێنینە؟ ئەم زاراوەیە ناکرێت من زاراوەیەکی فەلسەفی یان شانوێی بێن بە زۆر بیستەسپێنم بەس خەڵکا بێ بزانێت. ئەوە علاقەی هەیە بە خۆمانەوەی میشانۆکارە بێ ئەمە شتەکان بزانین، نەک خەڵکەکە، نەک بینەرەکە. ئەو لەسەرێتی ئەو کارێکی هونەری ببینێ، لە کارە هونەریەکەیە چی پێ ئەبەخشێت، ئەوە گرنگە. باشە باوا داینە بینەرێکی ئاساییەتە، نمایشێکی جەنابەوە ئەکتەریان دەرهێنەریان نووسەرێکی لەمان گریمان هەرسێکی شانی هەرچی شانی کردووە بزانم. دانیشتۆ بە دیارتەوە هیچ لایەنێکی تیۆری نازانێت تاکو بزانێت ئایا تۆ لە ڕووی تیۆریەوە لە خۆ تۆم شتانت کردووە، منیش بۆم هەیە بچمە سەر شان و ئەم دەستکاریم شتانە بکەم و لە خۆمە ڕۆڵ ببینم، یان چی هەیە لە پشتی ئەمە منم یان بۆ ڕوونکەیتەوە بە جوانی. زانیشی ئەو بینەرێک کە دانیشێ ئەبێت چێژ لە ئیشەکە ببینێ، تۆ عملیە واجبە لەسەرە، ئەبێت تێگەێنیت، ئەبێ بەڵام خۆ چێژی ڕوون نییە لای ئێمە نازانین چییە. چێژ جاریوە لای کەسێک کە ئەچێتە ئاهەنگێکەوە هەڵە پەڕێلانێ بۆ ئەوە چێژ بێ، بۆ کەسێک تلانە کتێب بخوێنەوە چێژ بێ، کەسی کەلانێ شانویە ببینێ چێژ بێ. آخر تۆ کە مەسەڵەن کتێب بخوێنەوە با بڵێم عام نییە، باڵام شمولی نییە چێژ بینێنی، خۆشی ئازاربەخشیشە کتێب خوێندنەوە، حقیقەتێکیش هەیە لە باڵەوەیە، بەڵام تێگەشتن لە کتێبەکە بە خۆی چێژەکە ئابەخشێ. تۆ پێشتر کتێبەکەی کە پێ خوێنیتەوە ئەبێ فێریەوەی کە لەناو کتێبەکە چی باسەکە. اینجا شانۆکەشمان ئێمە کاتێککە چێژە بینێ ئەبێ بزانین ئەمە چۆن ئەو چێژەی پێ ببەخشن، چێژەکە لە چ لایەنێکەوە. ئەخری سەر پرسیارەوە دروستە بێ، کەسێک هاتووە تۆ لە ڕووی تیۆریەوە یەک دنیا سەرچاوت بۆ خوێندوێتەوە کۆت ئامادە کردو باگراوندێکی ڕۆشنبیری و هونەری بەهێزت هەیە، پرۆڤێکی زۆرت کردووە، بەڵام بینەرەکەت ئەمەی ناوێ ئەڵی چی بۆ خۆسم بینەرەکەت بینەرێکی شمولیە نازام چێ آخر ئەزانم باڵنەوەی کە سەیری نمایشەکە داوایەکی زۆرە هەیە لە بینەر، ئەو قورسە داوای لەکە نە داوای لێ ناکە، من ئەڵم ئەگەر هات و ئەمەی نەبینی چی بکەین؟ ئەوە هەمی ئەو نییە، ئەو کە هێتە ناو شانوەیەکە وەکو بینینی ڕووداوێک سەیرەکە کاتە بێش ڕەوایەتی بین بۆ نمایشانی کە هونەرمەندیانتیانێ و لە خۆیان وەشت بکەن و خەڵک شانۆ بکە هەموو کەسێ بیکە پێی چێکە نامیساوی هین گۆندنگەریک لە تەجاربی ئەوەکە ئەزمونەکانی ئەوە وەرگین کاتێک تاقیکردنەوەی کرد بینەری نەبوو لە کۆتاییە وتی ئەبێ بینەرەکەشم گۆڕم، یعنی ئسلوبی گۆڕی داخی گۆڕی هەمووی گۆڕی لاشی راوتی ئەبێ بینەریش بگۆڕم. بینەر گۆڕین بە چه عملێکەوە یان بە چه ڕێگایەک تۆ بینەرە گۆڕی ئەبێ بە فێرکردنی بیگۆڕ، واتە واجبە لەسەر فێریکەیت
واتە بێ تەرحکردنی هەبێ پێش یان پێش نمایش ئەبێ کە ئەرکێکی نەقدیشەوە هەندێک کات بۆ هەنگێ ئیش هەیە پێش نمایشەکە تۆ وەکو ڕکلام ناڵم وەکو ڕکلام بەڵام وەکو بابەتێک تەرحەکەی کە ئەم بابەتە بەم جۆرە تەفسیرەکرێت ئەوە ئیشی ئەرکی ناقدێکە ئەبێت تۆ ئەمە لە ئێستا لەکوێ ئەو حاڵەتەیە ئەزانکی شانۆ ئەبێ ناقد ئەزان هاوشانی شانۆکەیان بێ بێ ناقد ڕەخ نەکرد ناکرێت ینی ئەو ئەرکێکی قورسە ئەبێ ڕەخنەگرت بەردەوام بێ لەگەڵەوە شانۆکەیە بەردەوام بێت بووی شتەکان شی کاتەوە چکم هەنگی شت هەیە لەناو هونەرە نادیارە ئەم نادیاریە چۆن ئەیگەێنێ بە بینەرەکە ئەبێ شیکرێتەوە لەلایەن ڕەخنەگرێکەوە ئەی کاتە بابەتێکی سقافی ینی لە خۆی نایێت ئێستا گەر ئێمە بمانێ ئەم دۆخی جەنابە باسیەکەیت توانم شتێکی زۆر جوانە بەلای منەوە چی بکەین بینەرێک ئێمە ئەوێ بزانێ ئەم جۆرە نمایشە لەگەڵ مەزاج بەڵام بە کوردەکەی خێماگەکە خێماکیان مەزاجی ئەم بینەرەمان لەگەڵ نمایشێکی کۆمەڵایەتیان لەگەڵ ئیشێکی بالیایە یان لەگەڵ ئیشێکی ئاهەنگسازیایە چۆن بزانێکم نمایشە وایە یاوانی کێ بیکات ڕەخنەگری کاویشش کاکە ڕێباس تۆ یەک تۆز پەلەتە ئەتۆ یەکسەر ئەمڕۆ بەیان یەکسەر تشانۆ داواکاری پرسیارەکەی خەڵکەوەی کە بۆم پرسیاری بۆ خەڵکیشەوە پرسیارەکە ئەبێ سەبەرمان هەبێ لەسەر ئەوەی بینەر دروستکەیت ئەبێ سەبرێ هەبێ لەسەر ئەوەی کە ئەم بابەتە شانۆ چۆن وای لێ بکەیت کە داواکاریەک بێ لەلایەن خەڵکەوە نەگرت لە داواکاریەکی حەز و ئارەزوویەکی هونەرمەندێک بێ بەس هەست ناکە ئەمە ئەرکێکی قورس بێ لە ئێستا بۆ ئێمە تۆزێ گونجاو نەبێ بۆ نمونە چێ بێم ڕۆڵام تەمانەمە دەوڵەتیا بەشداری بکە ئەبێتایە هاوڵاتیەکانمان بەشداری بکەن شارەکانمان بەشداری بکەن هونەرمەندەکان هەست ناکەی لێستا ئەم تم و تۆڵ و یەکبوونە لە ناومانە نییە تۆزە ڕێگەکەمان دوور بێت ناڵێم ناکرێت ئەڵم ڕێگەکەمان تۆزە دوور نییە زين بۆ کەمێک زەڕوج ڕژبین بین ینی بۆی بتوانین کێشەکان دۆزینەوە لە ناو واقعەکەمانە لە ناوچوونی با بڵێم تیپەکان زیاتر تیپەکان گرنگی خۆی هەبووە لە سەردەمی خۆیان و زۆر گرنگی شەبوونیان هەبێت بۆ بەردەوام ئەو تیپانە ئەگەر بڵێ ستایل و شێوازی خۆیان هەیە لە ئیشکردنا بینەری خۆیان هەبوو ئەمانە کە تیپەکان نەمان ئەم بینەرەمان پەرتەوازە بوو یعنی کە پەرتەوازە بوون نازانن بە چ لایەکە بڕۆن بچی بۆ چی شێوازێک بڕوان نەشانۆ بە چی شێوازێک لێی بڕوان یان بچی شێوازێکیان پێخۆش بێ بۆ شانۆ داواکاریەکانیان نادیارە لەبەرەوەی تیپەکان و گروپەکان هەڵوەشاون گروپی ترمان هەیە یعنی تاکە کەسیشە ماوەیەکی باش بینەری خۆی هەبووە دابڕاوە بەهۆی کاری سەبەبەکەی بگەڕێتەوە سیاسی بێ اقتصادی بین بێ دابڕاوە بینەری ون کرد تۆ بینەرێکە هەیە یعنی لێپرسینەوەی نییە لە ڕۆ یان بە بڵێم ئەو دەستگایانی کە معنین بە ئیشی هونەری پرسیار ناکرد تۆ بۆ وازێنە بینەرێکی واز زەخمت هەیە زۆرت هەیە بۆ دەست هەڵگرتووە لە کاریشانی بە شەرتە تۆ بینەرە بەڵام کە سەیرەکەی بینەرەکەی لە دەرە کەسیش پرسیاری لێ ناکە ئەم کەسە بەهۆی چیەوە وازیێنەوە وەکو تاکە کەس وەکو گروپەکان وەکو تیپەکانیش دانم حاڵەتانە دروستە بێت لەبەرەوە بینەرەکانمان سەری لێشەوە بە چی بە باش بزانن چی بە خراپ بزانن چی شتێک لەگەڵ خۆیان گونجاوە چی شتێک لەگەڵ خۆیان ناگونجێ کاک نەڕۆ پرسیارێک مالیە کرێ زۆر جوان لە شانۆکارەکان ئەڵێ کەس زانانی و بۆ لە ناو خۆتانە ڕێکنین باوەڕ بە کامتان بکەین ئەڵێ هەر کەسێکتانە بینین ئەمە تەواو قسەی بینەر و هاوڵاتی ئاسایی ئاگداری ئەم حاڵەتە بین ئەڵێ من نازام کاچین بۆ سێری نمایشی شانوی جارە بەدڵمە هونەرمەندەکەی تەنیشتم بەدڵی نییە یان من بەدڵم نییە هونەرمەندەکەی تەنیشت مەڵێمە شاکارە ئێستێمە چی بکەین هاوڵاتیەکانمان ئاشکەینەوە لەگەڵم دۆخەیە شانۆ ژیان بخینەوە ناوی یەکوا بکەین شانۆ ژیان دوانەیەکی لێکدانە بڕاو بن ینی کە چین بۆ سێری شانۆ ژیانمان تازە بێتەوە نینە دەرەوە ژیان ناخۆشکەین و تاریخیکەین وای لێ بکەین هیچ ئومێدێکمان نەمێنێ بۆ من تۆڵی ڕژبینی هەر هەبێ نەڵم ئەرێنی با هەبێ ناڵێم دڵخۆش و شادمانی نە نێگەتیڤە ئەدڵخۆش بە ئەرێنی بیرکەرەوە ینی هەردوو حاڵی لە پشتەوە بەڵێ هوشارێ من لە دوی تۆ تێگەیشتم ئەگەری غەڵەت بە ئاگابیت بەرامبەرەوەوانە بە ئاگا شتەکان بکەیت چکم ئەوانە تۆ ئەگەر دەستنیشانی نەکەیت کێشەکان خراپتر ئەبن باشتر ناون چی بکەین بۆ پرسیاری ئەم هاوڵاتیە کاتێکە ئەڵێ
ئێمە لێتانتیان ناگەین نازانی ئەوە کەستان لەکتری ڕازینی ئەمە چییە ینی چیمان پێڵێ لە ڕووی تیۆریەوە طبعا ئەوەسم یە قسەکە زۆر عیلمی علمی بابەتەکە ئەمە بابەتێکی ئەکادمیە لەناو خۆیان با بڵێم لەناو خێزانی کێشیان هەیە خلافمان هەیە نابێ بچێتە دەرەوە هوەر خۆی هوەرمەندەکانیش بە طبیعەت یعنی سلوکی طبیعی هوەرمەندە کە بە ئیشی بەرامبەر ڕازی نییە چکم ئەو خەونی هۆیە و ژیان وا ئەبینێ ژیانی تۆیەوە بەڵام لە کۆمەلگاکەیە ئەوەیە تۆ جانیوێ یان بەشێک لە کۆمەلگاکە کردووە بەم جۆرە شتەکانیان بشێکێتەوە من بەشێکی تر من بە ئیشی تۆ ڕازی نیم ئەمە حەقی خۆمەکە ڕازی نیم من ئەو دیدەی تۆم نییە بۆ ژیان من دیدی خۆم جیاوازە ڕوانگەی خۆم پێناسەی خۆم جیاوازە خلافەکە لەوە مەبەست خلافەکە نەگاتەوەی خلافی شخصی و نەخۆشی یعنی بەڵام ئەو خلافە ضرورە لە بینی هونەرمەندەکان هەبێ بۆی شتی باشتر بەرهەبێنێت بۆی با بڵێم زیاتر تەعەمق بکەی لە کارەکان ئەگینا بە هەموو شتێک ڕازی بیت لەم بینیا ڕەتکردنەوەی یەکتریشی تێکە یەکتری زەربی سەفەرکردن نەخوێندنەوەی بەرهەمی یەکتری ئەمە چیەگەێنە مەسەلەن تویتە بەرهەمێکی یەکە لە هاوڕێکاتەوە هەچی سێرەکی تە دەرەوە کە ڕێی خۆت ئەڵێ وەکو هونەرمەندێک یان وەکو هەر کەسێکی یاسایی بۆ لێت قبول ناکرێ ینی مەسەن زویربوون دروستە بێ زۆرجار سێرەکەی هەڵوێز وەرە گیرە لە بەرامبەریا شتی تر ئەمە چۆنە وا ئەڵێن پێمانە نازەم ڕاستە ئەمە حقیقەتێکە تۆ باە ئەوش بزانی ناقد خۆشەویستە حەزناکە ڕەخنەی لێ بگیرێ ناقد خۆشەویست هەر خۆشیان واڵێ کەسێکی مکروهە لەبەرەوەی تۆ ڕەخ ناگری کە ئێمە لە مواجهەی یەکتری ئەبین من حەزەکەم بۆ ئوسلوبەی من ئیشکیت هو ئاستەکەم کە تۆ دژی من وەسایتەوە بەس بۆ بە دژ وەریگرین بۆ واوەری نەگرین وەکو جیاوازی نفسی بۆ جیاوازی نەبێ زانچی هەنگاوەکو من ئیش ناکە ئاسایی کۆتاییان من وەکو هونەرمەندێک وەکو ئینسانێک وام یعنی ئینسانم هونەرمەندم شتێکی ترە کە بگەڕێنەوە سەر حقیقەت ئینسانم معرضی ئەو حاڵەتە دەرونیانم کە هەمە بەڵام سعد ساڵح حەڵەتی دکتۆرێکی عەرەبە پێژەرێکی گەورە کتێبێکی بەناوی من و تۆ لە ناوە ئاخر من و ئەوی تر ئەڵێت شانۆ مەعریفەیە کەینونێ کۆمەڵەشتی تریش هەڵێت هەوەکومە ئا پێڕە مەعریفەیە و لە لای کێشواڵەیە کەینونی پێنی بە وجود و بوون و ئەم شتانەوە هەیە کاتێکە من و تۆ کێشەی بوونمان هەبێ لەسەر یا جیاوازبین ئاساییە بەڵام کاتێک بەرهەمەکەی من بە هونەر نازانی کێشەیە ئەگەر لەم پێناسیە بۆم شەرحکەی هونەرمەندێکی بێ مەعریفە کە هەر حەزەکە هونەرمەند بێت و ویوی هەبێ و بلیت زۆر بفرۆشیوانە بابڵی کە پێوتە شعبەویەت پۆپۆلیزم یان باڵی میلیگەرە ئەڵبەتە میلیگەرە بەمانە حەقیقەکەی ناکە بەشێکە لە فۆلکلۆر و کولتور ئەوە ئەوەی کە لەگەڵ شەپۆلە ڕوا ئەوێ زۆرترین خەڵک بۆ خۆی ڕاکێشێ تۆ تێگەیشتنێ بۆ ئەم جۆرە چۆنە لە ڕووی تیۆریەوە تەمان یەک حقیقەت باسکەن کە ئێمە ناتوانین دەستکاری ئەم ژیانە بکەین هەموو کایە و معریف و کایە معریفەکانی بتوانین دەستکاری بکەین ئێمە لایەک جانبێک بەشێکمان وەرگرتووە لەم ژیانە ئیشی تیاکەین ئەمانە هەن تۆ ناتوانانی دژیان وەستەوە بوونیان هەیە لە حقیقەتە ئەمانە کاریگەری خۆیان چەندێک ئێرەنی ئیجابی بێیان سلبی بێ کاری خۆیانەکەن بەڵام حزوری تۆ گرنگە چۆن تەرحی خۆ دەکەیت چۆن وایە لە بینەر ئەەکەی کە خۆت بە ڕاستەکە لای خۆت پیشان بێت یان با بڵێم ئەو کاڵەی کە تۆ پێشکەشیانەکەی باشتر و جوانتر و بەقیمەترە وەک لەوەی کە ئەو پێشکەشیەکە تۆ بی منافەسی ئەم کەسانە بکەیت ئەمە سەرکەوتوو نابێت و ئەم مەسارێکە وەریگرتووە ئەو نامێنێت تەمەنی کورتە لە مەجاالەکەیە لەحظەیەکە با بڵێم فقاعیان فقاع پێڵێن بڵقەی ئاەکە دروست ئەبێت و ئەڕوات نامێنێت ئەمی توی ئەکادمی بەردەوامی لەوەیە زۆر هەمت نەبێ بۆ ئەو کەسانە ئەوانە بەردەوام بوونیان نییە بە کار بۆ اقتصاد بۆ قازانج بۆ ئەوە ناکەن لە زمانێکی کورتان نامێنن بەڵام هونەرمەندی شقی خۆی نیە قازانجکە و دەستکەوتی هەبێ زانچی قازانج هەموو کەسێ بێ قازانجکە بەڵام گرنگی هونەرمەند لەوایە کە بابەتەکەی لامە بەستە زیاتر ئەو بابەتەی کە پێشکەشی کۆمەلگاکەیەکە ئەژینا مەسائلی مادی ضرورە هەیبێت ناکرێت بێ مەسائلی مادی ینی ئەو جانبە ئەرە بێ بدرێ ینی قیاز ناکرێت شانۆ بە چەندێک تۆ بەڵام
دەستکەوتەکە و چەنێک بێت ئەوە بابەتێکی ترە یان ئێمە بە دەستکەوت بەهۆی دەستکەوتەوە ناوترێت بڵێ ئەم بابەتە یان ئەم شانوێ مەسرحێکی بازرگانیە مەسرحی بازرگانی لە خودیا بازرگانیە نەگرەوەی کە چەندێکی بلیت ئەفرۆشێ شانووی حقیقی کە بەرهەمیان ئەوەیش لە پاڵە دەسهاتی بە دەساتێکی لە بەردەسا یان بڵێم دەستکەوتێکی باشی دەسەکەیان کەم ئەوە ئەگەڕێتەوە بۆ جانبێکی تر بەڵام خودی ناوشانەوەیکە خۆی چییە چی تەرحەکە ئەوە گرنگە ئەوەیە نەفعی نەبێ و لە ناو بابەتەکە کامیارە گفتوگۆکردن لەگەڵ تۆ زۆر خۆشحاڵم بە چەنەڵقەیەکیش کۆتایی نایە بەڵام پێم خۆشە ئاخر جاریان مەسان بابەتم بۆ کۆکەیتەوە لە ڕووی تیۆری و تیۆری شانۆ پێویستی بەچی هەیە ئەگەر قسەیەکی کۆتایی هەبێ مسپاس دەکەم تیۆری شانۆی بەدەستپێکردنی و بە تیۆرەوە ڕووی لە کۆتایە تۆ خۆت تیۆر بۆ خۆت دروست دەکەیت ئەو توێرەی کە خۆت دروستەکە لەسەر هەمووی حەقایقە هونەرە داهێنانە بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە لەگەڵ هونەرمەندی عزیز و خۆشەویست کاک نەهرۆ محەممەد هاتینە کۆتایی ئەڵقەم جاری بەرنامەکەمان بۆ ئومێدی توانی بێتمان سەرنجتان ڕابکێشین تاڵقەی داهاتوو بەرنامەیەکی تر هەر شاد بن کاتێکی خۆش